عارفان هاتون تەنانەت یەکێکی وەکو مەولانای جەلالەدینی ڕۆمی خوێندنەوەیەکی تری بۆ ئەم بابەتە کردووە کە ئینسان کاتێک ئەچێ کاڵایەک یان شتێک ئەدزێ دوایی بەپێی شەرع ئەبێ دەستی ببڕدرێ. مەولانا خوێندنەوەیەکی تری بۆ کردووە ئەڵێ دەست ئەو کەسە نییە کە ئەڕوا ئەچێتە دووکانێکی ئاڵتون فرۆژ یان هەر ماڵێک کە پارەی باشی لێیە ئەچێ ئاڵتونەکە ئەبا یاخود پارەکە ئەبا. ئەڵێ بەڵکو دز ئاڵتونەکەیە بەڵکو دز پارەکەیە کە شەهامەت و کەرامەت و گەورەیی وجودی ئەم ئینسانە ئەدزێ بۆ خۆی. زۆر مهمە ئینسان لە گەورەی خۆی حاڵی ببێ کە ئەمانە هیچ قابلیەتی ئەوەیان نییە کە ژیانی سەرمەدی و وجودی ئینسانیانەی خۆتی بۆ لەکەدار بکەیت بیهێنیتە ئاستی سفر. بۆ چونکە تۆ پادشای تۆ ئێستا لە دنیاەیە خەوتویت و خەواڵویت و دنیا بە خەیاڵ ئەبینی وا ئەزانی ئەوە تای لە حەقیقەتان نا لە حەقیقەتانی. بەڵام ئەگەر بیتەوە سەر بنەڕەت و ئەسڵ وجودی خۆت ئەنجا و کاتە دەرگەکەی کە تۆ چ گەورە و گەنجینەیەکی پڕ لە بایەخ و پڕە لۆکۆڵێ ئەوەیت. بۆیە مەولانا لە یەکێک لە دەفتەرەکانی مەسنەویە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ پادشایەک خەوی لێکەوت لە خەویا بوو بە عەبد بوو بە بەندە بوو بە بەردە و کاری زۆر پرسیان پێکرد. لە خەوەکەیە زۆر بێتاقەت بوو هەرچی ڕوویە کردە ئەو خەڵکە ئەم هەموو ئیشە قورسە چییە بە منی ئەکەن نازانن من پادشای مەملەکەتێکم. خەڵکیش گوێیان نەئەدایە و ئەوەی کە زۆر قورس بووە کۆڵێ بۆیان نەکرد. مەولانا فەرمێ ئەم پادشایە بۆ ئەوەی کە ببێتەوە بە پادشا تەنها پێویستی بەوە هەیە لەم خەوە خەبەری ببێتەوە. ئێمە بۆ ئەوەی کە دەرک بە گەورەی وجودی ئینسانیانەی خۆمان بکەین تەنها پێویستمان بەوە هەیە لەم خەوی غەفڵەتە بەخەبەر بینەوە.